سڵۆتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. چاوپێکەوتنی کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی سنفی معالیمانی شاری سنا، کۆبوونەوەی ناڕەزایەتی خاوەن کێڵگە پەلەوەریەکان لە شاری کرماشان، دەست بە سەرکردنی سێ هاوڵاتی لە شارەکانی کامیاران و پیرانشار، بەردەوامی مانگرتنی کرێکارانی شرکەتی قەندی خاوەرمیانە لە شارستانی شوش و بەردەوامی دەست بە سەرکردن و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی بەهایی خەڵکی شاری گۆنبەدی کاوس. چاوپێکەوتنی کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی سنفی معالیمانی شاری سنا. ڕۆژی سێشەممە 11 سەرماوەز کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی، ژینگە پارێزان و چالاکانی بواری مافی ژنان سەردانی کۆمەڵێک لە ئەندامانی ئەنجومەنی سنفی معالیمانی شاری سنەیان کرد. بەپێی سەرچاوەکانی هەواڵ، چالاکانی مەدەنی ئەو شارە بەمبەستی پشتیوانی لە معالیمانی لەسەر کار دەرکراو کە لەلایەن دادگای پێداچوونەوە لەسەر تاوانەکانی ئامۆزش و پەروەرش حکمی ناڕەوەیان بەسەردا سەپێنراوە، بەشداریان لە ئەو چاوپێکەوتنەدا کرد و جەختیان لەسەر ئەوە کردەوەکە ڕژیمی کۆماری ئیسلامی بەمبەستی بێزەنکردنی ناڕازیان گوشارێکی زۆری هێناوەتە سەر چالاکانی مەدەنی و سنفی لە ئێران. کۆبوونەوەی ناڕزایەتی خاوەن کێڵگە پەلەوەریەکان لە شاری کرماشان. ڕۆژی چوارشەممە 12 سەرماوەز خاوەن کێڵگە پەلەوەریەکان لە شاری کرماشان دژ بە بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مایشەتیان کۆبوونەوە. بەپێو وێنانەی بەدەستمان گەیشتوون، خەڵکی ناڕازی بە بەرپایی ڕێپێوانێکی و وتنەوەی دروشم دژ بە ناکارامەیی و گەندەڵی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی خوازیاری کەمکردنەوەی تێچووی بەڕێوەبردنی کێڵگە پەلەوەریەکان، پشتیوانی حکوومەت لە بەرهەمهێنەران، پێزانی پشکی خواردنی پەلەوەر و هەروەها وەدی هاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. دەست بە سەرکردنی سێ هاوڵاتی لە شارەکانی کامیاران و پیرانشار. لە ڕۆژانی ڕابردوودا سێ هاوڵاتی لە شارەکانی کامیاران و پیرانشار لەلایەن هێزەکانی ئێدارە ئیسلاحاتی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێی راپۆرسەکان، ڕۆژی هەینی 7 سەرماوەز هاوڵاتیەکی خەڵکی شاری کامیاران بە ناوی ڕەزا مورادی تەمەن 50 ساڵ و خەڵکی گوندی خامسان لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. هەروەها ڕۆژی چوارشەممە 12 سەرماوەز دوو برای خەڵکی شاری پیرانشار بەناوەکانی محەممەد و کامل ئەسلوب لەلایەن هێزەکانی ئێدارەی ئیسلاحاتی ئەو شارەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانیە و ناوەندەکراون. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قاڕا لە دوورگەی خارک. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قاڕەی شاغەڵە لە دوورگەی خارک دژ بە پێنەزانی هاغدەست و مەزایەت دۆخراوەکانیان کۆبوونەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە باوتنەوەی دروشم دژ بە سیستمی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەڵگرتنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هاغدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەکردەوە دەرهاتنی یاسای 14 ڕۆژکار و 14 ڕۆژپشودان، کۆتایی هاتنی گوشاری ناوەندامنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی و هەروەها سەربەخۆیی سندوقی خانەنشینی خانشینکراوانی سەنعەتی نەوت بوون. کۆبوونەوەی کەمەندامان لە بەردەم بینای پەرلەمانی ڕژیم. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کەمەندامان دژ بە بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مایشەتیان لە بەردەم بینای پەرلەمانی ڕژیم کۆبوونەوە. بەپێو وێنانەی بەدەستمان گەیشتوون، کەمەندامانی ناڕازی هاوکات لەگەڵ هاتنە پێشەوەی ڕۆژی جیهانی کەمەندامان لە کۆبوونەوەکەدا بە وتنەوەی دروشم دژ بە وەدینە هاتنی بەڵێنەکانی بەرپرسانی ڕژیم و هەروەها هەڵگرتنی پلاکارد، خوازیاری پشتیوانی یاسایی حکوومەت لە کەمەندامان و هەروەها وەدی هاتنی جاخوازیەکانیان بوون. بەردەوامی مانگرتنی کرێکارانی شرکەتی قەندی خاوەرمیانە لە شارستانی شوش.
ڕۆژی ڕابردوو کرێکارانی شرکەتی قەندی خاوەرمیانە لە پێنجەمین ڕۆژی بەردەوامدا دژ بە بایەخنەزانی بەرپرسان بە جاخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و کۆبوونەوە. بە پێڕاپۆرسەکان کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا با خوێندنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەزانی حەقدەسە جوەخراوەکانیان دۆخی ژیانیان لە خراپیزایە و تەنانەت توانایی دابینکردنی سەرەسایترین پێداویستەکانی ژیانیان نییە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان جەخ لەسەر ئەوە دەکەنەوە کە تا کاتی وەجی هاتنی جاخوازیەکان و وەڵامدانەوەی بەرپرسانی ئەو شرکەتە بەردەوام ئەبن لە مانگرتن. دووە هەواڵ بەردەوامی دەستبەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی بەهایی خەڵکی شاری گۆنبەدی کاوس. بەپێ راپۆرسەکان ئازادە یەقینی هاوڵاتی بەهایی و خەڵکی شارستانی گۆنبەدی کاوس سەر بە پارێزگای گوڵستان سەرەڕای تێپەڕبوونی لانیکەم 18 ڕۆژ لە دەستبەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕێکەوتی 24 سەرماوەزی ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئێدارای دەسەڵاتی ئەو شارە بۆ سەر ماڵەکەی دەستبەسەر و پاشان ڕەوانەیە گرتوخانەکانیەوە ناوەندەکراوە. شانی باستا سەرەڕای بەدوەداچوونی بنەماڵەکەی لەسەر جۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دەستبەسەرکراوە زانیاریەک لەبەردەستانیە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.